دەوڵەتانی تورکیا، ئێران، عێراق، سووریا لە چەندین قۆناغی جیاوازدا و بە چەندین شێوە دژایەتی و هەوڵانەیان کردووە کە بۆ پێکهێنانی یەکێتی نەتەوەیی دراون. فشارە سەربازی و سیاسی و ئابوووریەکانیان بەکارهێناوە بۆ ئەوەی یەکێتی نەتەوەی کورد پێک نەهێت. کاتێکیش هەنگاوەکانی تێکۆشانی ئازادی کورد گەیشتۆتە ئاستێکی بەرز، دەوڵەتانی داگیرکەر پەیماننامەیان دژی کورد پێکهێناوە. لە ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە چەندین هەوڵدراوە بۆ پێکهێنانی یەکێتی نەتەوەی کورد و یەکریزی نێوماڵی کورد، بەڵام بە ئاکام نەگەیشتوون. بەشێک لە سیاسەتمەداران و چاودێرانی سیاسی پێیان وایە کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان ڕۆڵی گەورەیان بینیوە لە شکست پێهێنانی هەوڵەکانی یەکێتی نەتەوەی. لە ساڵی 1983 لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکێکە ڕێکەوتنامەیەکی نۆخاڵی واژۆکرا. ئەم ڕێکەوتنامەیە هەتا ساڵی 1986 بەردەوام بوو، بەڵام دواتر لەلایەن پارتی دیموکراتی کوردستانی عێراق کۆتایی پێهێنرا. دۆران کاڵکان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەبارەی گرنگی ئەو ڕێکەوتنە بۆ هەردوو لایەن دەڵێت بە بڕوای من ئەو پەیوەندی و کارانەی کە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەکران دەستکەوتی زۆر گرنگیان هەبوو بۆ هەردوو حیزبەکە. لە ڕووی سیاسیەوە دەستکەوتێکی گەورەی بۆ پەدەکە بوو، پەکەکەش لە ڕووی پراکتیکیەوە لە چوارچێوەی ئەم پەیوەندیەدا پێشکەوتنی گرنگی بەدەستهێنا. ئێمە بەردەوام وتمان و ئەمڕۆژ دەیڵێن لە چوارچێوەی هەمان ئەو خاڵانەدا ئامادەین لەگەڵ پەدەکە و حیزبە کوردیەکانی دیکە پەیوەندی دروست بکەین. ئەو بنەمایانەی کە لەو پرۆتۆکۆلەدا هەبوون دەکرێت ببنە بنەمای سەرەکی لە کۆنگرەی نەتەوەی کوردستان. کاڵکان لەبارەی هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکە و ڕۆڵی تورکیا تێیدا دەڵێت ئەگەر هەڵە نەبم حوزەیرانی ساڵی 1985 بوو کە ئێمە دیدارێکمان لەگەڵ ئیدارەی پەدەکە لە بادینان کرد. ئەو کاتە بەرپرسەکەیان کەسێک بوو بە ناوی دکتۆر جەرجیس کە ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی بادینانیش بوو. ئەوان هەڵوێستێکی نەرێنیان پیشاندا بەرامبەر بەو بەرخۆدانە چەکداریەی کە لە چوارچێوەی هەڵمەتی 15 ئاب بەڕێوە دەچوو. وتیان گوشارمان دەکەوێتە سەر، لە سنوور دێن و دەچن، نابێ وا بکەن. ئێمەش پێمان وتن وانە چالاکی لە دەرسیم دەکرێت لە ئامەد، لە سەمسوور و لە سەرحەد. هیچ دەستەیەکی گەریرا لێرەوە ناچێتە دەرسیم بۆ چالاکی. ئەگەر هیچ بربەستێک نەبێت مرۆڤ بە 3 مانگ لە بادینانەوە دەگاتە دەرسیم. هەوڵماندا تیان بگەێنین، بەڵام ئەوان هەندێک پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی تورک دروست کردبوو. دەوڵەتی تورک کە ڕەشەی لێ کردبوون پەیوەندیان ڕەت دەکردەوە. دواتر پێم وابێت مانگی ئاب بوو بە ناوی پەدەکە لە دوانێک بڵاوکرایەوە بۆ ڕایگشتی کە ئەوان ڕێکەوتنامەکەیان هەڵۆشاندوەتەوە. Bence bu selamlar İmralı'ya kadar gitmez. Daha gür bir selam. Bütün Türkiye halklarına. لە ساڵی 2013دا لەسەر پێشنیاری عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە هەوڵێکی جدی بۆ پێکهێنانی یەکێتی نەتەوەیی درا. بۆ یەکەم جار پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوو تێیدا. کۆبوونەوە ئامادەکاریەکان بۆ ماوەی 6 مانگ لە شاری هەولێر بەردەوام بوو، بەڵام بە ئاکام نەگەیشت. لە ساڵی 1995ەوە خەباتێکی جدی بۆ پێکهێنانی یەکێتی نەتەوەیی دەکرێت. بەڵام لە هەموو قۆناغەکاندا دەوڵەتی تورک دژایەتی هەموو ئەو هۆڵانەی کردووە و بە دروستکردنی فشاری سیاسی، ئابووری و سەربازی بربەستی بۆ هەوڵەکانی یەکێتی نەتەوەیی دروست کردووە. بەڕێی من ئەوەی کە من گەیشتمە قەناعەت و زیاناریم دەستکەوت دەوڵەتەکانی دراوسێ زەختیان خستە سەر هێزەکانی کورد کە ئێستا نابێ ئەم کۆنگرەیە ببەست. مختصر وڵاهی من نامەوێ کەسێ متتەهم کەم یان شتێ متتەهم کەم، بەڵام دیارە ئێران تەسیری لەسەر چه هێزێک هەیە، تورکیا تەسیری لەسەر چه هێزێک هەیە، عێراق و سووریا تەسیریان سەر چه هێزێکی کوردی هەیە. ئەمانە هەموو کەوتنە گەڕ بۆ ئەوەی ئەو کۆنگرەیە ئێستا نەبەسرێ. لە ساڵی 1964 یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕژێمی بەعس دەگەنە ڕێکەوتنێکی سەرەتایی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و پێدانی ماف لەلایەن حکوومەتی عێراقەوە، بەڵام بە فشاری تورکیا ڕژێمی بەعس لە ڕێکەوتنەکە دەکشێتەوە. لای خۆیەوە لەگەڵ حکوومەتی عێراق بگێتە گاتە ڕێکەوتن و مافی ئۆتۆنۆمی تقریبان بۆ کورد دەسەبەر بکە و تا منتیقی کەرکووکیشی تا ڕادەیەگەندێک بۆ چوون دەڵندایەتی، بەڵام لە دوایین چرگە 84 و بۆ خۆتان لە سەرچاوە مێژوەکان یا داشتەکان ئاماژەکرا بۆ وەفدانێک کە دەچوونە بەغدا و وەفدی حکوومەتی عێراقی دەهاتە منتیقی ناوزەنگ و ئەوانە، بۆیە ینی لەوە بوون نزیک و ڕێکەوتن بکەن، بۆیە هەرو کاتە وەفدێکی تورکیا دێتە عێراق و گوشارە خاتە سەر
عێراق لەبەر ئەوەی بابەتەکەوەیە کە بەشێکی زۆر نەوتی عێراق و کاتە بە خاکی تورکیا بوو بەندەرەکانی جیهان دەڕۆژ بۆیە ئەمە وای کرد کە عێراق لەبەر بشاری تورکیا دەست لە هەڵگرێەوە جەنگێکی ناوخۆ دیسان بڵێن لە نێوان عێراق و هێزی پێشمەری کوردستان ڕووبەوە کۆمەڵێک پێشمەرگی قارمانی کەتی نیشتمانی کوردستان لە سەرکردە و خەڵکانی سیاسی و لازم سەیکەریم ئەوانە شەهید دەبن بەدەستی بەعسووانە ئەمانە بەڵگەن لەسەر ئەوەی کە هەمیشە ئەو وڵاتانەی دەرودراوسێ هەمیشە کە بەشێکی کوردستانی گەورەیان داگیر کرد و ڕێگان نەداوە کە کورد لە ناو ماڵی خۆدا یەکگرتو یەک پارچە بێ. ڕۆژی 8 تەموزی ساڵی 1930 وەزیرانی دەرەوەی هەر چوار وڵاتی ئێران، تورکیا، ئەفغانستان و عێراق لە کۆشکی سەعدابادی باکووری تارانی پایتەخت کۆبوونەوە و پەیمانێکیان بە ناوی پەیمانی سەعداباد واژۆ کرد. بە پەیبەندی دووی ئەم پەیمانە وڵاتانی واژۆکەر پابەند بن بەوەی کە ئاسایشی سنوورەکانی یەکتر بپارێزن. بەندی حوتەمی پەیمانی سەعداباد باس لەوە دەکات کە هەر کامە لەو چوار وڵاتە پابەند دەبن بەوەی ڕێگری بکەن لە پێکهێنانی هەر جۆرە جوڵانەوەیەکی مەترسیدار بۆ سەر ئاسایشی وڵاتی دراوسێ. لەو دوو بەندەدا هەرچەندە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناوی جوڵانەوە کوردیەکان نەهێنراوە، بەڵام بەو پێی سنوورەکانی سێ وڵاتی ئێران و عێراق و تورکیا دەکەوێتە خاکی کوردستانەوە. لەسەر ئەو سنوورانش تەنیا بزوتنەوە و جوڵانەوەی گەلی کورد هەیە. دەتوانین بڵێن کە ئەو بەندە بە تەواوی لە دژی هەموو جۆرە جوڵانەوەیەکی گەلی کورد نووسراوە. بەپێی پەیمانی سەعداباد هەرسێ دەوڵەتانی ئێران و تورکیا و عێراق لەسەر ئەوە ڕێکەوتن کە ئەگەر پارچەیەکی کوردستان بۆ دەستەبەرکردنی مافەکانی دەستی بە توێکۆشان کرد، هەرسێ وڵاتەکە لە دژیان یەک بگرن. پەیماننامەی جەزایر لە ساڵی 1975 لە وڵاتی جەزایر مۆرکرا لە نێوان عێراق و ئێراندا. بەپێی ئەو ڕێکەوتنامەیە پێویست بوو ئێران دەست لە پشتگیریکردنی کوردی باشووری کوردستان هەڵبگرێت کە ئەو کاتە لە دوای شۆڕشی ئەیلولی ساڵی 1961ەوە جۆرێک لە خۆبەڕێوەبەری هەبوو. لە بەرامبەردا عێراق چەند ناوچەیەکی کەنداوی عەرەب دەداتە ئێران. لە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەکە شۆڕشی کورد لە باشووری کوردستان ڕووبەڕووی شکستێکی گەورە بووە و مەلا مستەفای بارزانی کە سەرکردایەتی ئەو شۆڕشەی دەکرد ئاشبەتاڵی ڕاگەیاند و شۆڕشەکەی هەڵوەشاندەوە. لە ڕۆژی 20 دەی 1992 پەیماننامەی ئەدەنە لە نێوان تورکیا و سووریا مۆرکرا. ئەویش لە دوای ئەوەی لە ڕۆژی 9 دەی 1992 گەلە کۆمەی نێودەوڵەتی لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پێک هات. لە پەیماننامەی ئەدەنا سووریا و تورکیا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە سووریا هەر ئەندامێکی ڕێخستنەکانی پەکەکەی دەستگیر کرد ڕادەستی تورکیای بکاتەوە. لەو چوارچەوەیشدا چەندین چالاکوانی کورد لەلایەن سووریاوە ڕادەستی تورکیا کرانەوە. لە بەرامبەریشا ڕێکەوتنامەی ئابووری لە نێوان تورکیا و سووریادا مۆرکرا. لەگەڵ ئەوەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان تێکۆشانێکی گەورەی کرد لە دژی چەتەکانی داعش و لە بری مرۆڤایەتی شەڕی چەتەکانی کرد، بەڵام دژی سەرکەوتنەکانی دەوڵەتی تورک کەوتە پیلانگەڕی و لە دوای لاوازبوونی چەتەکانی داعش هەڕەشەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەست پێ کرد و بۆیە بە چاوپۆشینی ئەمریکا و ڕێکەوتنی لەگەڵ سووریا لە سەرەتای ساڵی 2018دا هێرشی بۆ سەر شاری ئەفرین ڕۆژاوای کوردستان دەست پێ کرد. دەوڵەتی تورک هەتا ئێستاش لە دژی سەرکەوتنەکانی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان بە دوای ڕێکەوتنامەی ناوچەی و نێودەوڵەتیدا دەگەڕێ. لە 25 نۆی 2017دا لە باشووری کوردستان ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی باشووری کوردستان و جیابوونەوە لە عێراق ئەنجامدرا. بۆیە دەوڵەتانی ئێران و عێراق و تورکیا کە لە زۆربەی پرسەکاندا ناکۆکن لە دژی باشووری کوردستان گەیشتنە ڕێکەوتن و باشووری کوردستانیان گەمارۆدا و سنوورەکانیان داخستن و گەمارۆی ئابووری و سیاسی باشووری کوردستانیاندا. هەروەها تورکیا و ئێران پشتگیری حکوومەتی عێراقیان کرد بۆ ئەوەی هێرش بکاتە سەر باشووری کوردستان و پاشان ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا وتی کە ڕەفراندۆمی باشووری کوردستانمان لە گۆڕنا. ئەوەی ڕوونە ئەوەیە کە یەکێتی نەتەوەی کورد پێویستیەکی هەنووکەی و استراتیژیە. هەوڵەکان بۆ پێکهێنانی بەردەوامە و بەرژەوەندی پارچەکانی کوردستانیش پێکەوە بەستراوە کە لە بەرامبەرشدا دەوڵەتانی داگیرکەری کوردستان هەموو هەوڵێک دەدەن شکست بە هەوڵەکانی یەکێتی نەتەوەی کوردان بدەن.
بەڵام هاوڵاتیان چایوان لە پێکێنانی یەکێتی نەتەوەی کورد و یەکریزی نێوماڵی کووردە و چاوەڕوانن پارتەکانی کوردستان مێژوویەکی پرشنگدار بۆ خۆیان تۆمار بکەن و لەم قۆناغە هەستیارەدا یەکێتی نەتەوەی پێک بهێنن.